لە کۆتاییدا نەیمار بڕیاریدا و خۆی خستە بەر نەشتەرگەری. نەیمار نەشتەرگەری ئەژنۆی بۆ دەکرێت و ئامانجی هەیە. ئامانجەکەیشی ئەوەندە گەورەیە بۆیە بڕیاریدا لە پێناو بەشداریکردنی مۆندیالی 2026 نەشتەرگەری بۆ ئەژنۆی بکات و هەرچی زووترە سەلامەتی بگەڕێنێتەوە بۆ ژیانی وەرزشی خۆی. یاریزانەکە پێویستی بە مانگێکە تەندروستی جێگیر دەبێتەوە. نەیمار حەز دەکات هەڵبژاردننی نیشتمانی وڵاتەکەی بۆ مۆندیال بانگی بکات و دەڵێ بەس بەشدار بم بەڵێن دەدەم کە گۆڵ بکەم.